هەڵمەتی ئەم جارە یا بۆنەی ئەم جارە یا ڕووداوی ئەم یادکردنەوەی ئەم ساڵ هاوکاتە لەگەڵ کۆی ئەو دۆخە سیاسی کە کورد پیاە ئەگوزارێ لەسەر تاسەری کوردستانە و گرەی ئەیەمەوە بەوەی بە جۆری ئەو توندوتی ژیانی وەکو تاکی کورد لەلایەن داگیرکەرانی هەر پارچەکانی کوردستانەوە لە تورکیا لە ئێستاە کە لە ڕۆژهەڵات لەلایەن ئێران و ئەگوزارێ بەرامبەر ئەو خۆپیشاندەرانەی کە بوونیان هەیە بێگومان دۆخە سیاسەکە یا توندوتیژیە سیاسەکە لەو ناوچانەیە بە پلەی یەکەمیت و دواتر دۆخەکە چڕ ئەبێتەوە بۆ توندوتیژی نەک بەرامبەر تاکی کورد بەتەنیا نەک بەرامبەر خۆپیشاندەران بەتەنیا نەک بەرامبەر بە شەروانان بەتەنیا بەڵکو چڕ ئەبێتەوە بۆ سەر ئەو توندوتیژی و دەست درێژی جۆر بە جۆرە و سوکایەتی جۆر بە جۆرانەی بەس جەستەی ژنی شەروان و بەرجەستەی ژنەوە ئەکرێ کە ئەمەش هەمیشە داگیرکەران هەوڵیان ناوە لە ڕێگەی جەستەی ژنەوە لە ڕێگەی سوکایەتیکردن بە ژنەوە چۆک بە مەسەلەی کورد دابن کە بە پێچەوانەی ئەو واقعەکە لە ڕۆژئاوا واقعەکەی ئێستای خۆپیشاندەران کە ژنانێکی زۆر لەخۆ ئەگرێت لە ئاستی عێراق و لە ڕۆژهەڵات و لە ناوچەکانی ڕۆژئاوایە و لە باشووریشا بە هەمان شێوە کە لە ڕێگەی ڕێپێوانی جۆر بە جۆرە ئەمانە ئەوە نیشان ئەیە کە ژنی کورد ئیرادەیەکی بەهێزی پۆڵاینی هەیە و هیچ کاتێک بەرامبەر ئەو مەرامە ناڕاست و نامرۆییانەی کە داگیرکرد هەوڵی هەوڵ ئەیا لە ڕێگەی ژنانەوە چۆک بە مەسەلەی کورددابە خەونێکەوە نایەتە دی با بڵێن لە چوار شێوەی قاڵبێکی حکومڕانی جیاوازای بە بەراورد لەگەڵ پارچەکانی تری کوردستانە ئەو توندوتیژانەی لەم ساڵە ئەگوزارێ بە بەراورد لەگە ساڵانی ڕابردووە درێژەی هەیە ئەو بەردەوامێتی هەیە و بگرە شێوازی جۆر بە جۆری لەخۆ گرتووە و بەرفراوانتر بووە بۆ نمونە لە ماوەی ئەم ساڵا چەندین کەیسی کوشتنی ژنانمان هەبوو لە باشووری کوردستان ئەمانە هۆکاری جۆر بە جۆری هەیە هۆکارەکەی بە پلەی یەکەم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڕێزت ئاماژت پێکات بێگومان ئەقڵێتی پیاوسالاری هەمیشە لە هەموو کۆمەڵگەیەکە کاریگەری زۆری هەیە لەسەر بەربڵاوبوونەوە و تەشەنەسەندنی توندوتیژی بۆ لەبەرەوەی خوتی ئەقڵێتی پیاوساری کە ئەقڵێتی پیاوسالاری کە ئەشێت لە زەهنیەتی پیاویشە هەبێت و لە زەهنیەتی ژنیشە هەبێت بە حکمی پەروەردەکردنەکە ڕنگدانەوەی هەیە لەسەر ئەوەی باوەڕی بەوە هەیە جیاکاری و جیاوازی لەگەڵ هەردوو ڕەگەزا بکە باوەڕی بەوە هەیە کە ژن کورد کاتەوە لە جەستەی باوەڕی بەوەی هەیە ژن وەکو بوونەوەرێک وەکو مرۆڤێک تەماشا ناکە بۆیە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان و بە بڕوای من لە خۆناقی ئێستایشە بەربڵاوترین کە زیاترین هۆکار بە پلەی یەکەم ئەبێ ئەجێتە چوارچێوەی ناسەروەری یاساوە جێبەجێکردنی یاسا و ناسەروەری یاسا لە باشووری کوردستان یەکێکە لەو گرفتانی هەمیشە وای کردو توندوتیژیەکان کە ڕوبەڕووی ژنان ئەبێتەوە زیاتر و بەرفراوانتر بێ کوشتنی ژنان لەم ساڵە ڕێژەیەکی بەرچاوی بەخۆوە بینی خزمەتکردن و پاراستنی کەرامەتی مرۆڤ پەروەردەکردنی تاک وەکو هاوڵاتی و ڕێزگرتن لە تواناکانی پەیوەستە بە خودی ئەو سیستەمی حکومڕانی ئەو سیستەمی پەروەردەیی کە حکومڕانان فەرمانڕەوایان لە هەر کۆمەڵگەیەکە پیادەی ئەکەن کەواتە دەسەڵات بەرپرسی یەکەمە لە ڕێگەی سیستەم و وەزارەتە جۆر بەجارەکانیەوە لە ڕێگەی سیستەمی پەروەردەوە بە شێوەیەکی تایبەتی و بوارەکانی تریش وەکو بواری ڕاگەیاندن کە پێویستە ڕۆڵێکی کاریگەر و بەرچاو و دیوە ڕاستەقینەکان بخاتە ڕوو لەو پرسە گرنگەی کە کۆمەڵگای کوردەواری لە زووەوە لە دەیان ساڵ لەمە بەرەوە تووشی بووە جیاوازی ڕەگەز و جیاوازی تەمەن و بەتایبەت جیاوازی ڕەگەزی نێرومێ کێشەیەکی زۆر بربڵاوە کێشەیە کە هەمیشە ئەبێتە مای خەم و پەژارە بۆ ئەوانەی ژیان پەروەرن ئەوانەی مرۆڤ پەروەرن بە ئێمە نووسەر و هونەرمەندانیشەوە من بۆ وەڵامدانەوەی ئەو توندوتیژیانەی بەرامبەر ڕەگەزی مێ یان ئافرە دەکرێ توانیمە لە کاری ڕۆژنامەوانی خۆمە چەندین بابەت و ڕیپرتاژ بڵاو بکەمەوە چەندین وتارم نووسیوە وە دیارترینیان دوو کتێب من مەرگی وەنەوشە و چاوەکانی تابان مەرگی وەنەوشە کۆمەڵێک چیرۆکی ڕۆژنامەوانیە زۆربەیان معاناتی ئەو ژنانن کە بەدەست پیاوەوە ئەچەوسێنرێنەوە دووجار چەوساون هەم چاوسانەوەی نەتەوەیی هەم چەند ساونەوە لە خێزانی خۆیانە بەدەست مێرد باوک برا جاری وە کوڕەوە وەک
دەسەڵاتی کوردی سنوورێک دانێت بۆ ئەم حاڵەتانە. پاشخانی ئەمە بڵێن هۆکاری ئەمەش ئەم جیاوازی ڕەگەزیە، ئەم چەوسانەوەیە، ئەم زوڵ و زۆرەکە لە ئینسانی کورد دەکرێت، لە ژنی کورد دەکرێت، من دەیگەڕمەوە بۆ هەندێ فاکتەری مێژووی کۆمەلگایەکە کۆمەلگایەکی عەشایری کە درێژکراوی کۆمەلگایەکی عەشایریە کۆمەلگای کوردی لە کۆمەلگای عەشایریە ئەو زوڵ و زۆرە هەبووە، پیاو سالاری هەبووە، پیاو لە جێی خودا بووە لە ماڵە، لە جێی خودا تەسەڕوفی کردو خۆی بە هەموو شتێ زانیوە. و پاشان ئەمە درێژەی هەبووە لە بەهۆی فاکتەرە کۆمەڵایەتیەکان، ئابووریەکان، ڕۆشنبیریەکان، پەروەردەییەکان، هەمووی ڕۆڵی هەیە لەمانەیە. تۆ کە نەوەیەکی خوێنەوار پەروەردە نەکەی، لەکوێ ئەو نەوەیە باش پەروەردە نەبن کەسانێک بە نەخوێنەواری خۆیانەوە گەورە بن، پیر بن، چۆن ئەتوانن حورمەت لە ئافرەت بگرن، یان حورمەت لە پیاو بگرن، حورمەت لە مناڵ بگرن، حورمەت لە ژینگە بگرن، حورمەت لە کتێب بگرن، لە جوانیەکان بگرن، لە شانۆی بگرن، لە گوڵی و باخشەی بگرن. ئەمە هەمووی لایەنی پەروەردەییە کە نەمامێک ئەچێنێت بە جوانی و بەڕێکی بەرز بێتەوە، باڵای بەرز بێ و درەختە. مرۆڤی ژۆکۆ وایە چۆن بیشێنیت، چۆن پەروەردەیەکی ئاوا دەرەچێ. بەر لە خوێندن و ژینگەی قوتابخانە و خوێندنی ئاسایی، ژینگەی ماڵیش ئەوە گرنگترین قوتابخانە و فێرگەیە بۆ مرۆڤ. لە ماڵە دایک و باوکی باش ئەتوانن مناڵی باش پەروەردەکەن، دایک و باوکی خوێندەوار ئەتوانن مناڵی خوێنەوارن کە گەورە بوون ڕێز لە مرۆڤەکانی بەرامبەریان بگرن. ئەمە لایەنی معرفی و ڕۆشنبیری و پەروەردەیم باس کرد. لە لایەنی کۆمەڵایەتیەوە درێژکراوەی ئەو سیستمەیە، ئەو باوک سالاریە کە لە کۆمەلگای کوردیا هەبوو لە گەلێک کۆمەلگای تریشە هەیە، هەر ئێمە نین. لایەنی ئابووری وتراوە کاسەی پڕ ئاشتی ماڵە، زۆربەی مرۆڤ دەستیانەچێتە گیانی خۆیان یان دەستیانەچێتە گیانی خەڵکی بەرامبەریان. ئەوانن کە تنگەژەی داراییان هەیە کە قەرزار بوون بەهۆی ئەم ڕەوشە خراپەوە، ئەوانن کە ناتوانن خواستەکانی خۆیان و ماڵ و مناڵیان بێن نەدی. ئەمانە پیاوانێک دەرەچەن مێشک وروژا و مێشک ئاڵۆز، مێشک تووڕە، دەروون شڵەژا و شپەرزان. چاکردنی پەروەردە لە وڵاتەیە، پەروەردە لە باشەی ساوایانەوە تا دەگاتە خوێندنی باڵە. تا ئێستا بە بڕوای من کەم و کورتی تیاماوە لە زۆر مەسەلەیە قوتابی کچ و کوڕی کورد وا پەروەردە ناکرێن کە مرۆڤێک بن، مرۆڤێکی باش بن، داهێنەر بن، خۆشەویست بن، ڕێز لە بەرامبەر بگرن. ئەمانە زۆر گرنگە. ئەمە بە چی ئەکرێت؟ بە پەخش و بڵاوکردنەوەی خوێندەواری لە ناو نەوەکانە، بەبوونی کتێبخانەی باش، بەبوونی مامۆستای باش، بەبوونی پرۆگرامی باش، بەبوونی کۆمەڵێ وەسائل کە هاوکار بێ بۆ خوێندنەکەیان ئاسوی بیریان فراوان بکات، بازنەکانی زانیاریان فراوان بکات.